قوتووی پڕ لە کاربۆنمان لەناو ئاگردا دەناو پڕمەی لێوەدا کاتێکیش یەکێکمان لێزاندار گنداڵی گەمەت کردووە بە کاربۆن؟ پڕمەی لێوە دەهات کاتێکی یەکێکمان لێزاندار دەبوو ڕامان دەکرد و یەکترمان تاوانمان دەکرد. مرۆڤ سوخەتێکی سەیری هەیە گەورە تا تەمەنی بەرەو هەڵکشان بچێت پەرۆشتر دەبێت بۆ گەڕانەوەی دنیای ماڵ. ئەگەر نیشتیمان ئەوهای لێ نەهات وایە گەڕەکەکانی هەولێرم بە ئەمانەت لای پینە دۆزێکدا مەیخانە و مزگەوتەکانیم دەکردە تابلۆیەک و لە قورجی مشکۆم شێتەکانیم فێرە گۆرانی دەکرد. تراک تراک دەمخستە نێو فارگۆنی شەمەندەفەرەکەی بەردەم مەحەپە منارەی چۆلی مۆمیا دەکرد وێنەی ساردەمەنی ڕێزان و گازینۆی کەلسوم و باتە و ئیبن مستەوفیم لە نزیک مسەوەر تەئمین هەڵدەڕاسی قەڵام دەخستە نێو زەرفی نامەیەک و پیاسەی ئێوارانی گەڵکەند و چاخواردنی لەیالی ئەڕبیل و بەردەم سینەمای حەمڕا و توانجی کچانی ئەسواق سیروانی دێتۆمان کوڕیدا هەرۆ دەماڵەکەن پاڵتۆڵە خەتخەتی خاچیەکەم لە نزیک ژووری نووستن دوور نەدەخستن هەموومان کراس و بێزانێکی خەتخەتمانە بوو کتێبی ئەلفوبێی باڵدارم خود دەدا و بوارم نەدەدا گەر گەدەم مارسی بکات خەوتنی شەوانی سەربانم وشک دەکردەوە و دەنگی فەیروزم لە نێو ڕادۆی سەر بەرلاقەکە دۆستاند نەمدەهێشت دانا نەمدەهێشت بەشێتە سەرزەوی دەنگی فەیروز ئەو بۆنەی کە دوای باران دەهات دەمخستە نێو شوشەی تەمەن و پەکم دەخست ئاچەند خۆش دوای باران تا لەوە زیاتر ڕەحی ئازیزانم لەژێر خاکدا ئازاریان نەچێشت ئەگەر نیشتیمان ئەوەی لێرادایە کاتمان هەموو ئێوارەیەک هەموو ئێوارانێک سەرسەریانە باوەشم بە بێدەنگی شاردا دەکرد دوای کۆتایی هاتنی جەنگ و سەرشکاندنی کوڕە بێعارەکانی گەڕەک داداستیکەکەم لە حەوشەی ماڵی پۆلیسێک هەشاردا بوو ڕادەکان نایە چۆن ناوە نەدەزانم ناویشکە نازانم چەند عەزیزم هەیهات هەیهات خۆشە شەڕواڵە جیرفان کونەکەم نیگەرانە خۆشە شەڕواڵە جیرفانکونەکەم نیگەرانە لێم ئەگەر نیشتیمانەوەی نەهات وایە کەلانێمان نەدەگۆڕیەوە بە بۆکەمی پوشکا غەزمان هەڵ نەدەدا و چێشکەمان ڕاو نەدەکرد بیرمان نیگام دەخستە کۆشی باڵندەیەک و لەگەڵ هاوڕێ قوتابیە سەر شکاوەکانم تەمەشای جیماعی کۆتیەکانم دەکرد حەمامم پڕ لە سابۆنی میلۆکس دەکرد گەنجی لەبەریتان دیوارەکانیم هەر بە نەزەر کون کون دەکرد
نووسینی سەر دیواری تەوالێتی مزگەوتەکانم کۆ دەکردەوە و یەکەم پێشانگای چەپێنراوی گەنجانی شارم پێ دەکردەوە. ناوم لەنا مەچکۆم دەکردە ئاودەستخانەی لەشکڕەکان و حەیای ئابا و ئەجدادیم دەبرد. نێرگەلەکانیم دەخستە کونی لووتیەوە. بە مامبەکرم دەبوو. مامبەکر ئامۆزا ماوەی شاڵی دەستنی وەفاتی کرد لە پێش مەچکۆی. بە مامبەکرم دەگوت شم شاڵەکەت بپێچەوە و هێندە فوو بە کوڕی ژیان دەمەکە. خەریکە سوێمان بۆ مردن دەبێتەوە. ئای لە مەرگ هاوڕێیەکی چەند قێزەڵی تاریخ بە سیروان کتێفرۆش دەڵێم چیتر وشەی بە سیروان کتێفرۆش دەڵێم چیتر وشە دەرخواردی لە خوێندەوارەکان مەدە. سیروان کەرکووچی تۆ لە کەرکووکەوە بۆنی نەوتمان بۆ هاوردە بکەم. ئەوانە ڕاهاتوون بنەڕێنن دنیا خۆرەکان کتێب ناخوێندەوە. مرۆڤ خۆرەکان پیاسەی ئێوارانیان نییە و شعریان ناوێ گۆرانیان بیر چۆتەوە. تەنها شتێک کە بیزانن مەلەیە لە ناو دەریای درۆدا. شەڕ شاریان پڕ کرد لە دەنگە دەنجی گۆرانی بێژی چەنەباز و لە سواڵکەری سیاسی لە مەلای لیگاوچی لە نووسەری بێقەڵەم لە ڕۆژنامە ڕەشی بێحەیا لە مامۆستای بێئیش لە دکتۆری فاحیشەچی لە دادوەری بێداد لە بازرگانی بێزەوق لە چاودێری هیچ و پوچ ئەوانە هاتن و نیشتیمانیان بەقەدەر سپات. هێواش هێواش هەراش بوون و ڕوخساریان بوو بەنەماگەی قینچکانە مڕایەت بوون. سمێڵیان تاشی و ڕوخساریان بوو بەنەماگەی قینچکان سمێڵیان تاشی بوون بە دەستە خوشتی بێئابڕووی. ئەگەر نیشتیمان ئەوانی نهاتوە دەڵالخانەم دەکرد لە مەدالیا و بە کەمەری پاڵتۆڵەکەم پێدەدا. بازاری بەنیفرۆش و قەیسەریم لە نێو ڕۆمانێکی عەزیزی مەلای ڕەش ئەخۆمیە قوتابخانەی ئەربیل وەلام دەگواستەوە ماڵی کەریم کاکە و عەزیزگەردیم ڕادەسپار جوامێری ببەخشێتەوە. سیاسیەکانم داوەتی سەرخوانی ئەدەب دەکرد. ڕام دەهێنان ئەدەب دەکەن لە ڕاست ئەدەبدا. بە ڕەشاد موفتیم دەگوت بۆم دێت بۆنی بێگانە دێت لە ئەرد و ئاسمان دێت. عەرزم دەکرد گەورە دەست بە هەولێرەوە بگرە خەریکە باڕی کوڕەکەم بەخۆی تێنەگەم.